قەزاکان و ناحیەکانی سنووری پارێزگای هەولێر خۆشحاڵین کە ئەمڕۆ دوای ماوەیەکی درێژ لە وەستانی پرۆژە خزمەتگوزاریەکان ئەمڕۆ ژمارەیەک پرۆژەی خزمەتگوزاری لە سنووری پارێزگای هەولێر ڕادەگەیەنین کە لە چوارچێوەی پەرەپێدانی پارێزگا دەبێتن بە کولپەی 28 ملیار دینار لە چەند ڕۆژی داهاتوو دەست بە جێبەجێکردنی دەکرێتن و لە ماوەی ڕابردووشدا هەموو ئەو ڕێکارانەی کە پێویستی کردێ لە دابینکردنی بودجە لە ڕێککارە یاساییەکان بۆ بە ئەنجام گەیاندنی ئەو پرۆژانە تەواو بوو لە ئایندەیەکی نزیکیشدا لەو سنوورانە یان لەو جێگایانەی کە پرۆژەکان ڕەزامەندی لەسەر وەرگیراوە دەست بە جێبەجێکردنی دەکرێتن. بۆیە زۆر خۆشحاڵین و پیرۆزبایی لە خەڵکی دانیشتوانی سنووری پارێزگای هەولێر دەکەین. طموح و ئاواتی ئێمە لەوە زیاترە، بەڵام دوای چەند ساڵێکیش لە دابڕان یان لە وەستانی پرۆژەکان بەهۆی قەیرانی داراییەوە ئەوە دەستپێکێک کە هیوادارین لە ئایندەیەکی نزیکدا کاری گەورەتر و باشتریشی بەدوادا بێتن و ئەو پرۆژانەی کە پێویست دەکات لە سنووری پارێزگای هەولێر بەسەرجەم قەزا و ناحیەکانیەوە جێبەجێ بکرێت. ژمارەی پرۆژەکان کە لە چوارچێوەی ئەو بودجەی دیاری کراوە ئەنجام دەدرێت 131 پرۆژە دەبێتن لە سنووری پارێزگای هەولێر کە 13 پرۆژەیان ئەو پرۆژانن کە پێشتر بەهۆی قەیرانی دارایی لە ماوەی چەند ساڵی ڕابردوو وەستا بوون ئەوانە تەواو دەکرێن و هەروەها 118 پرۆژەی تازەشە کە لە سنوورەکە ئەنجام دەدرێتن. دابشکردنی یان دیاریکردنی بودجەی پرۆژەکان وەکو پێوەرە ئەساسیەکەی خۆی لەسەر ژمارەی دانیشتوانی قەزاکان بووە کە بەپێی پێوەری ئەساسی ژمارەی دانیشتوان بۆتە پێوەر، بۆیە بەو جۆرە بودجەکەی بۆ دابین کراوە پرۆژەکان ئەنجام دەدرێتن. و خاڵێکی دیکە لەناو پرۆژەکاندا کە زۆر گرنگی پێدرایە و بە بەردەوامی قسەی دەربارەوە دەکرێتن تەوازن ڕاگررتنی نێوان شار و دەرەوەی شارە کە بەشی شێر و بەشێکی گرنگ لە پرۆژەکان بۆ دەوروبەری شارە، بۆ قەزاکانە، بۆ ناحیەکانە کە ئەوەش هەم لە تەوازن ڕاگررتنی نێوان ناوەندی شار و دەوروبەری شارێکە هەمیشە تەرکیزی لەسرە و بە بەردەوامی خواستەکان و داخوازیەکانی لەسەر زیاتر دەبێتن. چۆنیەتی دەستنیشانکردنی پرۆژەکانیش لە ڕێگای چەندین کۆبوونەوە و گفتوگۆ و مشاوەرەی زیاتر لە ڕێگای بەرپرسی یەکە کارگەڕیەکان وەکو قەزا و ناحیەکان و بەڕێوەبەرایەتیە گشتیەکانی هەولێر چەندین کۆبوونەوە کرایە و ئەوان ئەولەویەت و ئەفزەلیەتیان لە بۆ پرۆژەکان دیاری کردێ، واتە بەپێی واقعی جوگرافیە لە هەر سنوورێکدا قامێتەکان پرۆژەکانی خۆیان پێشکەشی پارێزگا کردێ و وەکو باسم کرد بەڕێوەبەرە گشتیەکانی سنووری پارێزگای هەولێریش پرۆژەکانیان پێشکەش کردیە و لە پارێزگا دوجار بەیەکەوە بە دەستە جەمعی بڕیار لەسەر پرۆژەکان درایە. سێکتەرەکانی ئەو پرۆژانەی کە تێدا ئەنجام دەدرێن بریتین لە شەقامە ناوخۆییەکان و هەروەها ڕێگاوبان و هەروەها کارەبا، ئاودێری، تەندروستی و پەروەردە و قوتابخانەکان لەخۆ دەگرێتن. ئەوە سێکتەرە ئەساسیەکانی پرۆژەکە دەبن کە وەکو باسم کرد بەپێی ئەو داواکاریانەی کە پێشتر پێشکەش کرابن. بەپێی داواکاری لە ناو پرۆژەکانیشدا ئەو ڕیزبەندیەی کە کرایە گرنگی زیاتر بە دروستکردنی ڕێگاوبان و شەقامە ناوخۆییەکان درایە کە لە هەموو قەزاکان و لە هەموو بەڕێوەبەرایەتیە گشتیەکان زیاتر تەرکیز لەسەرەوە کرایە و داواکاری زیاتری لەسەر هەبووە، واتە لەناو ئەو تەصنیفەوە ئەو سێکتەرانەی کە دیاری کرایە بەشی زۆر لە پرۆژەکان و گرنگی زۆر بە بابەتی دروستکردنی ڕێگاوبان و شەقامە ناوخۆییەکان درایە. تایبەت بە ناوشاری هەولێریش بەڕێزان جگە لەوەی کە باسمان کرد بەشی زۆر لە پرۆژەکان گرنگیدانە بە دەوروبەر کە ئەوێن دەرپێویستی زیاتری هەیە، بەڵام تایبەت بە ناوشاری هەولێریش ڕێژەیەکی زۆر و کولفەیەکی باش دیاری کراوە بۆ ئەنجامدانی پرۆژەکانی ناوشاری هەولێر، بەڵام لێرەوە دڵنیایی دەدەین و ڕای دەگەێنین لە ناوشاری هەولێریش تەرکیزی ئەساسیمان لەسەر گەڕەکە هەژار نشینەکانە، ئەو گەڕەکانەیە کە خەڵکی کەم دەرامەتی تێدایە کە ئەگەر نەتواندرابی زۆرترین خزمەتگوزاریشی پێبگا، بەڵام ئەو جارەیان لەو پرۆژەیەدا لە دەستپێکدا تەرکیزمان لەسەر گەڕەکە هەژار نشینەکانە بۆ ئەوەی ئاوڕێی زیاتری لێ بدرێتەوە. لە دەوروبەریشدا بەشی زۆری بۆ گرنگیەکی زۆرمان بە بابەتی ڕێگای گوندەکاندایە کە ڕێگای گوندەکانیش
دیسانەکە هەم ئاسانکاری هاتوچۆی دەبێتن دەتوانرێت بە چابوونی ڕێگاکان خزمەتگوزاری باشتر بە و جێگایانە بگاتن کە بەشی زۆری تەرکیز خراوەتە سەر ڕێگای گوندەکان و چاکردنی ویان ئەوانەی کە لە ڕابردوودا وەستاون جارێکی دیکە دەست پێ بکاتەوە. هەروەها کولفەی گەورە کە ڕقەمان لەناو هەموو پرۆژەکەدا تایبەتە بە چارەسەرکردنی گرفتی ئاو لە دەڤەری زرارەتی کە لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا بە بەردەوامی حکوومەت بودجەی بۆ دیاری کردیە و ئاو لە ڕێگای تەنکەرەوە بۆ گوندەکان دابین کرایە. ئەو پرۆژە گەورەترین پرۆژەیە لە ناو پرۆژەی 28 ملیارەکە دابینکردنی یان چارەسەرکردنی کێشەی گوندەکانی دەڤەری زرارەتی کە ناحیەی دارە شەکرانە بۆ چارەسەربوونی گرفتی ئاویش لەوێ کە وەکو باسم کرد ساڵانە پارەیەکی زۆر لە ڕێگای تەنکەرەوە ئاو بۆ گوندەکان دابین دەکرا. خاڵی دیکە بەڕێزان ئەوە قۆناغی یەکەمە لە پەرەپێدانی پارێزگا 28 ملیارە. بەڵام پرۆژەی دیکەی بەدواوەیە کە لە ڕێگای بەڕێوەبەرایەتی گشتیەکانی و هەروها شارەوانیەکانەوە پرۆژەکان ئامادەکاری کرایە و داوا کرایە لە ڕێگای وەزارەتەکان کە ئەویش پەرەپێدانی پارێزگاکانە لە سنووری پارێزگای هەولێر لەویش کولفەی یان بڕی بودجەی ڕەزامەندی لەسەر درایە 100 ملیارە. واتە ئەو 28 ملیارە پارێزگا ڕاستەوخۆ جێبەجێی دەکا لە ڕێگای وەزارەتەکانیشەوە دیسانەکە لە پەرەپێدانی پارێزگاکان لە پەرەپێدانی پارێزگاکان لەناو وەزارەتەکاندا 100 ملیار دیناری دیکەش ڕەزامەندی لەسەر درایە. بەو دوو پرۆژەیە دەگەڕێنەوە ئەو ڕۆژانەی کە هەولێر خزمەتی گەورەی پێشکەش دەکرا. ئێستاش ئامانجمانە خزمەتی گەورەی زیاتری پێشکەش بکرێتن، بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێمە دیسان تاکید لەسەرەوە دەکەینەوە مستحقاتی هەرێمی کوردستان کە لە بەغدا بە خۆشحاڵیەوە لەو ڕۆژانە یان لە ماوەیەکی نزیکدا شاندی ئێمە جارێکی دیکە دەچێتەوە بەغدا ئومێد دەکەین بگەینە ڕێکەوتنی کۆتایی کە بە چارەسەربوونی گرفتەکانی نێوان هەولێر و بەغدا کوردستان جارێکی دیکە بژانەوەی باشتر بەخۆی دەبین و پرۆژەکانمان لە هەموو سێکتەر و بوارەکان دەست پێ دەکاتەوە. لەوێش لە ڕێگای پەرەپێدانی پارێزگاکان جارێکی دیکە بۆ دەستپێکردنەوەی ئەو پرۆژانە 85 ملیار پرۆژەکانی پارێزگای هەولێر دەبن ئەگەر بگەینە ڕێکەوتنی کۆتایی لەویش دیسانەکە خزمەتێکی گەورەتر پێشکەش بە سنووری پارێزگای هەولێر دەکرێتن. جارێکی دیکە وێڕای خۆشحاڵی دەربڕین بە ڕاگەاندنی ئەو پرۆژانە کە لە ڕۆژانی ئایندەشدا لەسەر جەم قەزاکان و لە بەڕێوەبەرایەتی گشتەکانیش ئەو پرۆژانە ڕادەگەیەندرێن. پیرۆزبایی لە خەڵکی سنووری پارێزگای هەولێر دەکەین و بە ناوی خەڵکی سنووری پارێزگای هەولێریش سپاس بۆ ئەنجومەنی وەزیران، سپاس بۆ هاوکاری و هەماهەنگی سەرجەم وەزارەتەکان و سپاسی گەورەش بۆ جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە پشتیوانێکی گەورەی سەرخستنی پرۆژەکانە لە چوارچێوەی ئەو پرۆژانەی کە لە سنووری پارێزگاکانی دیکەش ئەنجام دەدرێتن. هیواداریشین ئەو پشتیوانیە هەموو لایەک بەردەوام بێت تا بتوانین ئێمەش بە باشترین شێوە لە خزمەتی شاری هەولێردا بین و سپاس لە بۆ هەمولایەکتان. لەکەیەوە ئەم ڕۆژانێک بۆوانی تێگەشتن تەلەڤیزیۆنی بچێتە شوێنە لە چەند ڕۆژی ڕابردوو لە تێخاڵ لە شەقلاوە ناوچەی گەشتیاری زۆر تەلەڤیزیۆنی پارێزگایان کرد وردەوردەوە دیکە باش بێتە گەشتن گەشتیارێکی زۆرتری لە خوار ناوەڕاستی قەرابدێن هەولێر تەقەکە بێنە ناوچە گەشتیاریانەیە دەبێت بێنە گەشتیەکەن بۆ ئەوەی وەکو پێشتر باسم کرد ڕێکارەکانی دابینکردنی بودجە تەواو بۆ پرۆژەکە و ڕەزامەندیەکە وەرگیرایە و ڕێکارەکانی ڕاگەاندنی ئەو پرۆژانش کە لە ڕێگای ئەعلانکردنی لەلایەن پارێزگاوە پرۆسەی تەندەرینی پێدەگوترێتن ئەوانەش تەواو بووە. دەمینێتەوە ماوەیەکی زۆر کەم لە بۆ جێبەجێبوونی پرۆژەکان دەست پێ دەکە لە ماوەیەکی زۆر کەمدا. وەکو باسیشم کرد لە سنوورەکانیش پرۆژەی سنوورەکانیش ڕادەگەیەندرێ هەم بە کولفەی و هەمش بە زۆری پرۆژەکان کە لەو قەزایانە چ پرۆژەیەک ئەنجام دەدرێت. هەموو پرۆسەکە کۆتایی پێ هاتێ ئێستا کەوتینە قۆناغی جێبەجێکردن کە لە چەند ڕۆژی داهاتوودا جێبەجێ دەکرێتن. تایبەت بە پرسیاری دووەمێت بە شوێنە گەشتیاریەکان و ئەو چەند ڕووداوە نەخوازراوەی بوون چ لە ناو شاری هەندێک ڕووداو بوون لە ماوەی ڕابردوودا ئێمە پێش هەموو شتێک دڵنیایی بە خەڵکی سنووری پارێزگای هەولێر دەدەین. هەولێر
زۆر جارێکی کە تاکیدمان لەسەرەوە کردەوە یەکێک لە جوانیەکانی ئەو شارە هەویەتی ئارامیەکەیتی. هیچ کەسێک، هیچ گروپێک، هیچ سەرپێچی کارێک، هیچ لادەرێک لە یاسا دەرباز نابێ لە دەست یاسا لە سنووری پارێزگای هەولێر هەر سەرپێچێک بکاتن، هەر کارێک بکاتن کە ببێتە هۆی تێکدانی ئەو ئارامیە. ئەو چەند ڕووداوەی بوشن لە شەقڵاوە و لە شوێنە گەشتیاریەکان ڕووداوێکن بە تەبیعەتی حاڵ لە جێگایەکدا گردبوونەوە هەبێتن مەشاکلیشی لێ دروست دەبێت. بەڵام دیسانەکە ئەرشی ئێمەیە و هێزەکانی ئاسایش و پۆلیس ڕاست پێدراون بە جۆرێک لە چوارچێوەی یاسا و دەسەڵاتەکانی کە هەیەیان دەرحەق بەو کەسانەی کە سەرپێچی دەکەن کە دەبنە هۆی شێواندنی شوێنە گەشتیاریەکان و ئارامی لەو خەڵکە تێک بدەن کە چوونەتە دەرەوەی شار لە شوێنە گەشتیاریەکان ڕۆژێکی پشوو بەسەر ببەن بەخۆشی دەرحەق بەوانە ئیجراعاتی یاسایی تون دەگیرێتە بەر دەستگاکان ڕاست پێدراون و دڵنیاییش بەو گەشتیارانە دەدەین کە لە شارەکانی دیکەی هەرێمی کوردستان لە ڕۆژانی پشوو بەتایبەت لە ڕۆژانی هەینی دێنە شاری هەولێر ئێمە پارێزگاریان لێ دەکەین و ئەرکە لەسەر شانمان هەموو دامەزراوەکانی ئەمنیەت و ئاسایش و پۆلیس لە خزمەتی ئەوانداین و دڵنیاییش بەو هاوڵاتیانە دەدەین کە لە چوارچەوەی گروپەکانی گەشتیاری یان وەکو خانەوادە لە شارەکانی دیکەی عێراق لە ناوەڕاست و خواری عێراقەوە دێن دیسانەکە دێنە شاری خۆیان دێنە وڵاتی خۆیان سەر و ماڵ و ژیانی ئەوان مەسئولیەتی ئێمەیە پارێزگاری لێ دەکەین و بە هیچ جۆرێک ڕێگا بە هیچ کەسێک نادرێتن ئارامی ئەو شوێنانە تێک بداتن. بسیارێک لەم شوێنەی خۆ ئاماژە بۆ کرد لە کاتی گرانبوونی بۆچێن ڕێگە نادەن لەو نرخە زیاتر بێ بەڵام ئێستا لە بەشێک لە مۆزیقانەکانی هەولێر گەشتۆ 650 بەڵام لە عێراق نرخەکە خۆیەتی جێگیرە هیچ هەوڵەگیرێک بۆ لە نرخانەیەک بێتەوە لەگەڵ عێراق وەزیرەت ناوخۆ بۆ نرخی داوەزیان کارەگیری کە نرخی بەڵزی داوەزیەکەی سەبەردەوام وڵای ئەمن زۆر ڕاشکاو لەگەڵ جەنابەت قسە دەکەم لەسەر ئەو بابەتە لە ڕێگای جەنابیش تۆ لە بۆ ڕایگەشتی بابەتی بنزین و نرخی بنزین بە هیچ جۆرێک دەسەڵاتی پارێزگا و بەڕێبەراتەکان نییە. بابەتێکە وەک گرانبوونەکەشی ڕوونەمە پێشتریش ڕامانگەیان چەند هۆکارێکە یەکێکیان بەرزبوونەوەی نرخی دۆلار، دووەمیشیان بەرزبوونەوەی نرخی نەوت لە ئاستی عالەمیدا ئەوەنە هۆکارن وەزارەتی سامانە سروشتیەکان بەڵام ئێمە لە پەیوەندی و هەماهەنگی داین لەگەڵیان بەڵێ ئێستاش تاکید دەکەینەوە ئەوانەی ببنە ئیستیغلالی کەسی بەنزیخانەیەک و کۆمپانیایەک و گروپێک و کەسێک ئەو بەرژەوەندیانە لێ دەدرێن ئێمە ڕێگە نادەین و چاودێری دەکرێن لەلایەن گروپەکانی یان لێژنەکانی قایمقامیەت و هەروەها بەڕێوەبەرایەتی دابەشکردنی سوتەمەنی لە شاری هەولێر چاودێری ئەوانە دەکرێن بە بەردەوامی بەنزیخانەکان چاودێری دەکرێن. بەڵام شتێک لە دەسەڵاتی ئێمە بەدەربێتن ئێمە ناتوانین سعری بەنزین دیاری بکەین. نیگەرانین بەڵێ ئێمە ژۆک و خەڵکی وڵاتی خۆمان نیگەرانین. پێمان ناخۆشە سعرەکەی بەرز بێتەوە بەڵێ بەدڵنیاییەوە پێمان ناخۆشە. هەوڵەکانمان چ دەبیتن لەگەڵ وەزارەتی سامانە سروشتیەکان بە بەردەوامی لەو بابەتە لە پەیوەندی بووینە لەگەڵ دامەزراوەکانی خۆشمان بە ڕێبەرایەتەکانی خۆشمان بە بەردەوامی گفتوگۆی ئەو بابەتە دەکرێتن. فعلەن ڕێگە نادەین خەڵکێک ئیستیغلالی ئەو کە بەنزین بەرز کاتەوە بەڵام کە لە دەسەڵاتی ئێمە بەدەر بوو پەیوەنددار بوو بە بابەتی دۆلار بەرزبوونەوەی نرخی دۆلار و نرخی نەوت لە ئاستی بازاری عالەمی بە دڵنیاییەوە لە ئیرادەی ئێمە بەدەرە و ئەو جیاوازیە کە باسی شت کرد لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا جیاوازیەکە ئەوەیە ئەوان دەتوانن بە جۆری دیکە تعویزی بکەنەوە. ئێمە لەلایەکدا قەیرانی داراییمانێ لەلایەک دابینکردنی موچە یەکێک لە ئەولەویاتەکانی حکوومەتە لەلای دیکە مستحقاتی ئێمە لە بەغدا زەوت کرایە مافەت ئاسایی و یاساییەکانی خەڵکی هەرێمی کوردستان لە بودجە و لە قوت و لە موچەی زەوت کرایە ئەگەر ئەوانت نەبوو باری حکوومەت قورسە بۆیە لە چەند ساڵی ڕابردووشدا لە هەولێر و لە هەرێمی کوردستانیش جیاوازیەکان لەلایەن حکوومەتەوە جیاوازیەکان لەلایەن حکوومەتەوە فەرقەکەی دیاری دەکراوە حکوومەت داعمی دەکرد تا نرخی بنزین لە ڕێژەیەکی دیاریکراودا بەرز نەبێتەوە بەڵام بە تاکید حکوومەتی هەرێمی کوردستان و ئێمەش بەوەکو پارێزگار بێپلان نابین لە چارەسەربوونی ئەو بابەتە. هەموو لایەکتان لەلاتان ڕوونە بابەتی هەشتی حەسارۆ کە
یەکێک لە ئەولەویاتەکانی ئێمە ئەو تیمەی لێرەین و یەکێک لە کارەکانی حکوومەتیشە بە تایبەت جەنابی سەرۆکی حکوومەت زۆر مهتەم بوو و بەخۆی مەیدانیان چیتر تەعاملی لەگەڵ ئەوراق و لەگەڵ نووسراوی فەرمانگەکان لەگەڵ ئەنجومەنی وەزیران نەکرد بەخۆی مەیدانیان جەنابی سەرۆکی حکوومەت لەسەر داواکاری خۆی بەخۆی هات شوێنەکەی بینی لەوێش تاکیدی کردەوە بابەتی هەشتی حەسارۆک و هاوشێوەکانی کە کۆمەڵێک شوێنی دیکەشمان هەیە لە سنووری پارێزگای هەولێر بەڵام ئەو پرۆسەیە کە لەوێ دەست پێ دەکە ئێمە ڕۆژی پێنجشەممە ئەوانەی لێرەین لەسەر شوێنەکە بووین و لەوێن دەرێکە سەرۆکایەتی شارەوانی و شارەوانی چاری هەولێر فەرمانگەی خزمەتگوزاریەکانی کردەوە ئامانجمان تێدا خزمەتگوزاریەکان ڕاستەوخۆ کار ئاسانی زیاتر لە بۆ هاوڵاتیان لە ئەوڕۆ تا بەیانی لەو یەک دوو ڕۆژە ئیدی دەوام لەو فەرمانگەیە دەست پێ دەکە ئەو بەڕێزانەی کە فۆرمێک دەبێتن فۆرمێک پڕ دەکەنەوە دێن داوای مۆڵەتی ڕێگەپێدان دەکەن ئێمە ئەو کاتی بەرچاومان ڕوونتر دەبێت چ زۆنێکە و بە چ زۆرێکە بەڵام لە گەیاندنی خزمەتگوزاریەکان وەکو جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان تاکیدی کردەوە یەکەم شت ئێمە دڵنیاییمان بەو خەڵکەدا جەنابی سەرۆکی حکوومەت دڵنیایی بەو خەڵکەدا کە لە ماوەی چەند ساڵی ڕابردوو باز دەکرا ئەو زەویانەی ئەوان نەما ئێستا زەوی ئەوانە خاوەنداریەتی زەویەکە ئەوانە و دەتوانن ڕێگەپێدانەکەش داوا بکەن لەوێشدا پاشانەکە ئەرچی ئێمە دەست پێ دەکا ئێمە ئێستا لە گفتوگۆ و دیراسی تەواو دەین باشترین خزمەتگوزاری بە کەمترین کولفە بتوانین بگەینە جێگاکان ئەوەش بە دڵنیاییەوە یەکێک لە کارەکان دەبی لە ئایندە دەستی پێ دەکاتن ئەو گەڕەکانی کە باسی لیسەگەڕێکی ماریان لە وێنە گەڕێکی گەڕەسوەری کۆمەڵە خزمەتگوزاری بۆ ڕۆی هەندێکیان نایەن بۆ ڕۆی هەندێکیان ئاوڕۆیان بۆ ڕۆی هەندێکیان وایان نەڕۆی عندە دۆخێکی زۆر خراپن حەزەکە خۆش سەردانی دۆ گەڕەکە بکەیت یعنی وەزیان زۆر زۆر خراپە لەم پرۆژانەی پرۆژەیەکی تێدایە بۆ ئێمە بە دیاریکراوی ناوی هیچ گەڕێکێکمان نەینا بەڵام ئەو گەڕەکەی جەنابەت باس کرد بەڵێ بە دڵنیاییەوە تێدایە و کە باسیشمان لەوە کرد گەڕەکە کەم دەرامەتەکان یان ئەوانەی کەمتر خزمەتگوزاری پێگەیشتێ یان ئەوە تا پێی دەگوتری گەڕەشی هەژار نشینەکان ئەوانە هەموو ئەو بجانەی کە تەرخان کرایەوە ئەو شوێنانە دیاریکرانە بەڵام ئەگەر تموحی خەڵکی ئەو گەڕەکە و ئێمەشت دەوێ بە دڵنیاییەوە هەموو تموحەکە تەحقیق نابێتن کولفەیەکی دیاریکراوە 28 ملیارە لە سنووری پارێزگای هەولێرە بەڵام وەکو باسم کرد پرۆژەکان ئەیان پرۆسەکە ئەگەر بەردەوامی هەیە و بەردەوام دەبێ و ئەوانی دیکەشی بەدوادادێت دیسانەکە ئاوڕێ باشتر لەو سنوورانە لەو گەڕەکانە دەدرێتەوە ئەو گەڕەکەی ناوتێنە لەگەڵ ئەو گەڕەکانێک کە ناویشیان ناتێ کە پێی دەگوترێ گەڕەکە هەژار نشینەکان بە دڵنیاییەوە ئاوڕێ زیاتری لێ دەدرێتەوە لەو گەڕەکەش پرۆژەی دیاریکراوی بۆ دیاریکراوە بەشێک لەو پرۆژانەی کە ئێوە باسان کرد ئاماژەکە بەڵام چوار لەو پرۆژانەدایە کە باس کرد پێشێت لە دواناچوومان کردووە بەشێک لە پێشێتکەنی ئاو لە شاری هەولێر دیوەندی بە ترانسفەرەکە تەواو کرد لەو پرۆژانەی کە باس کرد ترانسفەر ئەم ساڵ تەواو دەبێت بۆی خزمەتگوزاری ئاو ئەمە پرسیارێک دیکەشی پەیوەند بە هەندێک گەڕەکان لە ناو هەولێر بەشێک لە پۆڵانەکانی کرداوە بەشێک کرداوە نین ئەوانەی کە باس کرد کرداوە بۆ گەڕەکە هەژارنشینانە بنەوە گەڕەکیشیان زۆر گەڕەکیشیان بۆ هەشتی حەسارە پشەمێنە حکومکردنەوەیە ببێت بێکمان ئەوانەی لە باڵتان باش دەدان بەشی زۆری ئەوانەی لەوێت خاوەن زەوی نیم قەتعیان کردەوە یعنی قەتعەکە 250 نیوەی نیوەی کەسێک کرا ڕێگەپێدان بۆ نیم قەتعا بێ یان هەبێ قەتعی دامەش سەبارەت بە پرسیاری یەکەمت لە ناو پرۆژەیەدا ناو ئەو پرۆژانێک کە ئەنجام دەدرێن بابەتی ئیفراتساری تێدا نییە چکۆ کولفەکەی زۆر لەوە گەورەترە کە ئەو بابەتی پێ ئەنجام دەدرێتن هەر ئەوش بە دەرفەت دەبینم کەمە ئەو ساڵ بەداخەوە لە ناو ساڵێکی بشکە ساڵی داینە و لە چەند ڕۆژی ڕابردووشدا تا ئێستا دوو کۆبنەوە لە ئەنجومەنی وەزیران کراوە بۆ ئەو بابەتە لێژنەی باڵای وچکە ساڵی ڕادەگەیەندرێتن بە دەرفەتی دەبینم داوا لە هاوڵاتیانی سنووری پارێزگای هەولێر بکەم کە ئەوانیش هاوکار بن لەوەی دەست بە ئاوەوە بگرن چەند کێشەیەکمان هەیە ئێستامە ڕۆژانە کێشەی بیرەکان ڕوبەڕوومان دەبێتەوە لە گوندەکانیش بە هەمان شێوە بەڵام ئەوەی باست کرد ئەو بابەتی ئیفراتسار لەو بابەتە دانیە کە کولفەکەی زۆرە بەڵام لە پلانی حکوومەت و دەستگا فەرمیەکاندایە کە
ئەو بابەتە لە پلاندایە لە چارەسەری و لە ئایندەدا ئەنجام بدرێت کە بەشێکی گەورە دەبێتن لەگەڵ فراوانبوونی هەولێر لەگەڵ پێداویستی زیاتر تەڵەبی ئاو پێداویستەکانی خەڵک لەگەڵ ئەو فراوانبوونە ئەو پرۆژەیە پێویست بۆ دەکات کە تەواو بێتن. تایبەت بە بابەتی هەشتی حەسارۆک و تەقسیم دوو وەکو ئەو ڕێنماییانەی کە پێشتر بووە ڕەنگە لە ماوەی ڕابردوودا سەنەدەکان خەڵکی کردی بەناوی دوو کەسەوە و کارێکی ئاساییە، بەڵام بابەتی ڕێگەدان بۆ دروستبوونی تەقسیم دوو ئەوەی تا ئێستا کە قسەی دەربارەوە کراوە ڕێگە پێدراو نییە و بە هیچ جۆرێک ڕێنماییەک دەرنەچووە کە ڕێگا بە تەقسیم دوو بدرێتن. 16,000 پارچە زەویە تەقسیم دوو هەر لە لۆدی دروستکردنی لۆدی شەقامە سەرەکیەکانی لە دابینکردنی خزمەت گوزاریەکانی ئەوەی ئێستا لەسەر ئێمە ئەرکە ئەنجامی دەدەین بابەتی ڕێگە پێدانەکەیە و لەگەڵ ئەوەشدا گەیاندنی خزمەت گوزاریە بە تەقسیم دوو بەرامبەر دەبی خزمەت گوزاریەکان لۆدەکە زیاتر دەبی تا ئێستا کە هیچ بڕیارێک نییە کە ڕێگا بدرێتن تەقسیم دوو لە هەشتی حەسارۆک بکرێتن. وەکو باسم کرد پرۆژەکان بەشێکیان ئەو پرۆژە تەواو نەکراوانن و بەشێکیان پرۆژەی تازەن ئەنجام دەدرێتن. ئەو گەڕەکەی باش کرد بە دڵنیاییەوە بەشی زۆرش لەوەی کە لەناو ئەوەی لە شاری هەولێر ئەنجام دەدرێتن وەکو باسم کرد زۆرترینیان ڕێگاکانە و بابەتی ڕێگاکان. زۆر سپاس بۆ مرایەکان.